هلا بيت بینەرانی دیمەنتیفی من دووبارە گەڕامەوە بۆلاتان لە پرۆگرامێکی تری مایکە سوورەکە من دووبارە گەڕامەوە بۆ فامیلی مۆڵ ئەمڕۆ بزانم کێ قسەم بۆ کا کێشتێکی خۆشم پێشکەشەکە دیاری ئەدەم بکێ با پێکەوە بڕۆین بینەربین. چۆنی؟ باشی؟ ناو چییە؟ ئیسرا خانپۆلی چێنی؟ پۆلی پێنجی؟ لەکوێوە هاتووی بۆ فامیلی مۆڵ؟ لەوانستی؟ یعنی هەر لە هەولێر دانیشی؟ یس ئینگلیزیەکەت باشە؟ هەندێک باشە. زیاتر بە کوردی قسە ئەەکەی یان وشە ئینگلیزی زۆر بەکاردێنی؟ زۆرتر بە کوردی قسە دەکەم. زۆر باشە چکازانی بۆچی ئێمە کە لە کوردستانین پێویستە زمانی دایکمان زمانی کوردیمان باشتر ببێ نەک بۆ نمونەها ڕاستە پێویستە زمانەکانی تریش بزانین بەڵام زمانی دایکمان لە پێش هەموو زمانێکەوەی وایە؟ باشە شتێکی خۆشم پێشکەش ناکەی؟ چی؟ بە دڵی خۆت گۆرانی؟ یاڵا گۆرانی؟ وڵی تورکی دەزانم. وەرە هیچ کێشە نییە گۆرانیەکی تورکیم بۆ بڵێ فەرموو. Gel gitme her yer tuzak, benden uzak kalsın öyle yordu gidişim. Zemin oldu ellerin, sanma yine de seni beklerim. Bak tüm anıları yak, unut kenara at. Huzur bize uzak, kavuşmamız yasak. Varsa bir umut, geçmişi unut. Gözyaşım kurut, dön halimize bak. دەستەکانت خۆش بێ زۆر سپاس. ئەنجاوەرە بزانم تۆ حەزەکەی کە گەورە بووی ببی بەچی؟ دکتۆر؟ باشە. لە چوانێکە زۆر زیرەکی؟ کوردی. لە کوردی زیرەکی و حەزەکەشی ببی بە دکتۆر؟ باشە دەستەکانت خۆش بێ زۆر سپاس بەخێر هاتی تۆ. ئێمە لە پرۆگرامی مایکە سوورەکەەوە لەگەڵ تۆ بووین من زۆر خۆشحاڵ بووم ئەگەر هاوکارانم خەڵاتەکەم پێ بدەن. تۆ حەز لە خواردن هەیە ونیە؟ چ خواردنەکە زۆر حەز لێیە؟ پیزا باشە زۆر باشە. من ئێستا کارتێکت پێ ئەدام تۆ توانی بە بڕی 15,000 دینار لە ئەپی لە زووەوە خواردن داوا بکەیت و پیزای زۆر خۆشی تێدایە باشە لەوێەوە داوای بکە و بە خێراترین کات ئەگاتە لای تۆ باشە؟ سپاس. دەستی تۆش خۆش بێ مش سپاسی تۆ ئەەکەم. دەستەکانت خۆش بە خێراتی زۆر سپاس. سڵاوت لەبێ؟ سڵاو خوشکم بەخێر بێ. سپاس خۆت بەخێر بێ. چۆنە سەردانی فامیلی مۆڵت کردووە؟ وڵای لە کەرکووکەوە هاتین لەخوا بەزەوی لە کەرکووکەوە بەڵێ هاتین خۆشوی سەلامەت بیاخوا زۆر 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 دین هەنی هەموو زۆر زادین بۆ فامیلی مۆڵ ینی شوێنیش خۆشە بەڕاستی ینی سراحەتی تیاکەین و جێیەکی بەڕاستی خۆشە. باشە کەرکووکەکان قسان خۆشە تۆش قسێکی خۆش من ناڵێ قسەی خۆش وەکو چیتان بۆ بڵێم حەستان نەچی وەڵڵاهی خۆشە ڕێستانەیە ئەزیزیم. نوکتەیەک بێ بەسەر هاتێکی خۆش بێ ئەگەر دەنگیشت خۆشە گۆرانیەوە گۆرانی وڵی نازانم بەس بەڵام لەوەیە نوکتەیەکت بۆ بڵێم نکتی بۆ بڵێم وڵی نازانم شتێکم لەبیر نیە ئەم دەقەیە. تۆ بە منت نوکتات بۆڵە مێستا شەڵە بیرم نییە؟ مەساخە نوکتەی بێر بێتەوە بیرم شتێک خۆشێک بۆ بێ چیت بۆ بڵێم ڕۆژێ لە کەرکووکەوە هاتم بۆ هەولێر نوکتنی یان بەسەرمەوە هاتبوو هاتم بۆ فعینە بۆ فامیلی مۆڵ هاتبووم ئەم ڕادارانەی کەەوە ئیشانە کرد ینی لە سارەکەم کامیرەکەی هینەکی تێکچوو سویت و هینەکی تێکچوو پێش فامیلی مۆڵ مامەوە حتا پێنجی بەیانی مامەوە حتایەکی هەولێری هاتبرمی بۆ سارەکەمی چاکردەوە نەرمیەوە بۆ کەرکووک تۆ لە پێش فامیلی مۆڵ ڕاستای؟ بەڵێ مامەوە سارەکەم ڕادارەکەی لە سویسەکەیدا بەسمە بوو ئیشی ناکرد ئەنجا هەر چاوەڕێم کرد پاتێکیشی سوتا وەڵا لەخوا بەزیاد بێ هەولێری هاتووتی بەخوادی بۆ لای منە خەی لە لای ترە سینەم بەسەر هات بەڕاستی شتێ جوانم لیان بینی بردمی حتا دوکانێکی خۆشی پاتێکیشی بۆم گۆری سارەکەی بۆم چاکر و بەڕێمی خستەوە. دەستەکانت خۆش بێ ئەخوا بەخێر بێ شەڵاقەت و شیشتی وا نابیتەوە. بەس پیشەی بەڕێزت؟ لە جێیشی عێراقی دەوامەکەم. ناوی بەڕێزت؟ سەرمەت. کاک سەرمەت ئەوە نزیکە بینەوە لە کۆتای ڕەمەزان. ماشەڵڵا خوا بەزیاد. هەتا ئەو ئێستا ڕەمەزان لای تو چۆن ڕۆی وە چۆنت بەسەر بردووە؟ لەخوا بەزیاد بێ بەڕاستی ینی ئەم ڕەمەزانە زۆر ئاساندر بوو نازانم سوبحان الله ینی زۆر خۆش بوولام. ڕەمەزان پێشاوت و تۆزێ هیلاک بووم بەڕاستی تیایی بەسەم ڕەمەزانە ماشەڵڵا هەتا ئێستا هیچ ڕۆژەوەکم نشکانەوە لەخوا بەزیاد بێ. باشە هیچ کەسێک هەیە دڵێت عاجز کرد بێ بەینتان نەما بێ؟ وەڵاهی هەیە بەڵێ بەڵام چییە
زۆر تەبیعەتێکمەیە لە باوکم خواعافریکا ماوەتەوە بۆم لەگەڵ مردەکانشە زوو دڵم هینە بێتەوە سار دەبێت ئاشتە بمەوە و دڵی گردنی ئازاکەم بەڵام خۆشی ئەو کەسێکەوە کە عادزمەکە ئەیبینم هینم ناکاتەوە یان چۆن بڵێ نایەتەوە ئاشتم کاتەوە من دێ ئەگەڕێمەوە بۆ لای بەڵام و نایەتەوە ینی ئەو کەسانی برادر بێ ئەو خزمێ بێ و دۆستێ بێت ئەو شتێ باشە هیچ کەسێکی لە ژیانت بۆ نمونە زۆر لەلات ئەزیز بێ زۆر دڵت خۆش بێ ببوونی طبعا لە خێزانم خێزانەکەت لەگەڵتە؟ نۆوەڵا نەهاتوە لەگەڵ نەهاتوە باشە ئێستا تەلەفۆنێکی بۆ بکە دەنگەکەی بخەرە دەرەوە پێی ڕابگەێنە کە ئەو باشترین هاوسەری تۆیە و ئەزیزترین کەسە لە ژیان تو زۆر شت خۆش ئەوێت تەلەفۆنی بۆ کۆم برادەکانم ئەڵە ڕەفیقەکانم لێرن پێم ئایبە هیچ ئایبی تێدا نییە ئەو هاوسەری ژیانتە حیاتی بۆ تاو کردووی هیچ ئایبێکی تێدا نییە چەند ساڵە زاواج کردو لەگەڵی 15 ساڵ تقریبا ماشەڵڵا 15 ساڵە ئەنجا شەڵی شەرمەکەم وەم زەنی تازەیە پێنج برادرم لێرەیە هەشتا نانە شەرمی ناوێت بەس ئۆکەی باوان جۆ ئالانا چۆنی ئەوە لە بەرنامەی تەلەڤیزیۆنم لەگەڵ وا گوێیان لێتە ئەلێن کێ خۆشەویستترین کەسە لات منش وتم لە خێزانەکەم خۆشەویستترین کەسە ئێدە قسەی بکە بۆیان و ڕاستەکەم یان نا أكيد وهاي بالله خاشم تبعها من يشتم خاشرة زيادة كذا ئەلێ گوێم لێنێ دووبارێکەوە ئینشەڵڵا خۆی گەورە لێکتان نەکە خۆی گەورە بۆ یەکترتان هەر بێڵێ ئینشەڵڵا تەمەتان درێژ بێ بە ساقیتەوە من زۆر سپاس بە قوربان مەمنون دەستەکانت زۆر خوافیز دەستەکان خۆش بە کاک سەرمە زۆر مەمنون باشە بام پرسیارێک لە تۆ بکەم ئەگەر زین دەبێتە خاون خەڵات باشە باش ئەگەریش نەتزانی ئەو من و تۆ دوای قسەیەکی لێکین باشە یعنی چۆن قسێ ئەگەر پرسیارەکەی منت نەزانی ئێ من و تۆ دوای قسەیەکی لێکین باش ئۆکێ لە چ بوارەکە زۆر باشی لە دینی یان تقریبا لە کاتی دەست نوێژدا سونەتە چەند جار مەسحی سەر بکرێت ئەکید سێجا سنەت والله من سێجا دەسمەسحی سەرەکەمی تر ئەو ناز وەرە خوارێ یەکجا سونەتە یەک جار مەسحی سەر بکرێت لە کاتی دەست نوێژە باشە خۆش بە کاک سەرمە زۆر سپاس مەمنون بە خێراتێر لە کەرکووکۆ هەتاوەکو هەولێر و فامیلیمەوە خۆش بیاخۆ مەمنون و خۆشکەم سەلامەتەکان خۆش بەکەر هاوکارانم خەڵاتەکەم پێ بدەن کاک سەرمە تۆ لەلایەن نایکەوە بووی بە خاوەنی خەڵات بە بڕی $30 دەتوانێت بچی لەوێ کەلوپەلەکانی خۆت هەڵبگری دەست خۆش بێ خۆشکەم مەمنون سەلامەت بیا سپاس مەمنون بە خێراتی سەرچاوەکەم سەرچاو باس حياتي زۆر سپاس چۆنە هاتوون بە فامیلی مۆڵ والله بۆ جلک کڕین و ئەشیا کڕین لەگەڵ مانگی ڕەمەزانە چۆنی وڵی زۆر خۆش بۆ ئەو ساڵ بەڕاستی لێ ساڵی پێشتر زۆر خۆشترە زەوەکە خۆشە و فێنەکە و ڕۆژیش کورتەوە ڕۆژ کورتە خۆت خانمی ماڵی یان مامۆستامە مامۆستا باشە ناوی بەڕێزت حەنان حەنان هەر بخۆت حەنانیەوە سپاس شتێکی خۆشم بۆ ناگەڕێتەوە لە ناو تەڵەبەکانت لە حیاتی خۆت والله لەناو تەڵەمان بەرەکماندی بوونە بە خۆ دەزانی زعاجە و منداڵن کچکەنە خۆشە یعنی فێریان دەکەی استفادە لێە لە هەردوو لای باشە دەستەکان خۆش بە قوربان با من بچمەوە لای ئەو منداڵانە وەرنە لای من زانم بەس دەنگتان بەرزکەن بۆ یەو چاڵاکیانی کە لە فامیلی مۆڵە کرێت بە سپۆنسەری کەناڵی دیمەن چاڵاکیەکان لێرە بەردەوامە ماشەڵڵا دەنگیشی زۆر بەرزە ئێوەش دەنگی خۆتان بەرزکەنەوە کە کاتێک قسم بۆکەن باشە؟ باشە ناوی تۆ چییە؟ ڕەغدا چێ؟ ڕەغدا ڕەغدا؟ ئەی ناوی تۆ چییە؟ یۆزا لۆزان؟ یۆزا ڕۆز
ڕۆزە مەنەی چییە؟ نازانی؟ باشە پۆلی چەندی تۆ؟ چواری؟ ئەی تۆ لە مەکتەبی؟ پۆلی چەندی؟ یەک شتێکی خۆشم پێشکەش ناکەن؟ گۆرانێکی خۆشم بە ناڵێنەوە؟ نازانم باشە ئەی تۆ؟ گۆرانی عەرەبیە زانی تۆ؟ دەی بۆم بڵێ أنا إنسان في الأحسان أملك ذوقا 5 الحواس في الأنف أثم الوالدة في يدي ألمس وجه الجدة في العينين على الأعلى قفز فيهم والسلام في العينين على الأعلى قفز فيهم والسلام في الأذنين أملك ذوق دەستەکان خۆش بە ڕۆزەخان باشە تۆ حەزەکەی کە گەورە بیبی بەچی؟ عربي معلم عربي يعني مامۆستا عربي؟ ئەی تۆ؟ نملس حەزەکەی کە گەورە بیبی بەچی؟ دكتور حەزەکەی بیبی بە ئەتر زۆر جوانی لە پۆلی چەندی؟ أمن شش پۆلی شەشی؟ باشە بە کێ چوی وا جوانی؟ ها بە کێ چوی وا جوانی؟ خوشكم خوشکت؟ کا خوشکت لێرەیە؟ أو خوشكم ئەو خوشکتە؟ ڕاستەکەی زۆر پێتە چێ شتێکی خۆشم بە ناگەڕیتەوە؟ كو تۆ بە زۆرە ئەوەندە مەڕۆ دواوە شتێکی خۆشم پێشکەش ناکەی؟ يقولاني لا عزناكم قولاني ئەی باشە شتێکی خۆشم پێ بڵێ بۆ نمونە بەسەر هاتێک بێن نوکتە نازانی؟ نا والله زور نكتوش نازم سارێکیش نازانی لە منی بکەی؟ بسيارشت والله ما طلشتا مەتەڵ؟ دي وەرە پێشەوە لە منی بپرسە ئەگەر من زانیم جواب تەدەمەوە ئەگەرش نەمزانی بە هاوڕێیەکانمان ئەوانەی کە سیرمان ئەەکەن لە کۆمنت بۆمان بنووسن وەڵامی ئەو مەتەڵە چیە باشە؟ دەیاڵە أجر كابراك دستمارتشي حموش دشي دبا دشي نابا شانە؟ بۆ؟ بو چکە گەر پرچی دابێنێ قژەکەی پێوە ئەوێ ونیە؟ نانا لبروينيا لەبەر ئەوە نییە؟ وەڵام من نازانم ئەوین بالا كومنتي بنا یاڵا لە کۆمنت بۆمان بنووسن جەماعەت باشە؟ وەڵام من نازانم بس دوای نانە تو دوای بە من بڵێ ئێستا نا باشە باشە من پرسیارت لێ ناکەم چکە ناوت ئەوینە باشە زیرێکیشی ماشەڵڵا زۆریش جوانی من یەکسەر خەڵاتی خۆمت ئەدەمێ باشە؟ باش بەس وەرە بزانم تۆ حەزەکەی کە گەورە بیبی بەچی؟ دكتور إيدي داني دکتۆری ددان ماشەڵڵا ئەوانی لیان ئەپرسم بەڵام حەزەکەم ببی بەچی لە حەزەکەم ببم بە دکتۆر ئەو بۆچی؟ أخي دكتور خوشترا زيرك يجدبي چارەسەری خەڵکیش ئەەکەی خەڵک لە نەخۆشی ڕزگار ئەەکەی بۆ نمونە من ئازارێکی ددانم هەبێ بێمە لای دکتۆرە ئەوین دکتۆرە ئەوین من چارەسەر بکە هەر ببینیم بە جوانەکەی من چارەسەرە بم راسته ڕاستە؟ باشە وەستاقۆ بم وەرە پێشەوە دەستەکان خۆش بێ زۆر زۆر سپاس بۆی کە بەشدار بووی لەگەڵێمە ئەوی تر دایکتە؟ بەدایکی وتبوو حەزم لێ بم قسە بکەم هەتا دایک و خوشکی نەهاتنەوەستان نهات قسەی بۆ من نەکرد دەستەکان خۆش بێ زۆر زۆر سپاس ئەوین گیان ئەگەر هاوکارانم خەڵاتەکەم پێ بدەن بەس ئەوین تۆ حەزت لە خواردن هەیە؟ بس بڵێ کەسەی حەزی لە خواردن نەبێ؟ باشە حەزت لە چ جۆرە خواردنێکە زیاتر فاست فود بێیان بۆ نمونەوانەی کە دایکت لە ماڵی دروستێکە؟ طبعا هر إيدي خوشترا هەر ئیدەرە خۆشترە باشە وەرە من ئێستا خوشة بەس ئەکید ئیدەیە خۆشترە بەزەها کە خواردن لە دەرێ داواکەی تامێکی تری هەیە وەنیە يعني زياواسترا بەبێ ماندووبوون یەکسەر بخۆی دێتە بەردەستت ئەنجا من ئێستا لە ئەپی لە زوو 15,000 دینار پێ ئەدەم تۆ توانی بە بڕی 15,000 دینار خواردن لە ئەپی لە زوو داوا بکەی و بە خێراترین کاتچەکاتە بەردەست خۆشتری خواردن لەوە هەیە باشە فەرموو بیگرە دەستەکان خۆش بێ زۆر سپاس بە خێراتی سپاس دەستەکان خۆش بێ زۆر سپاس سلااوت لەبێت سلامت بەسەر چاوقڕوان زۆر سپاس بە خێراتی بۆ فامیلی مۆڵ بخێر بێ سەلامت بێ چۆنە سەردانی فامیلی مۆڵت کردووە؟ وڵە بەردەوام تێ سەردانی لێرە دکن خەڵکی کوێی؟ خەرکی ڕۆژاوامە هەر لە هەولێر دانیشی؟ هەر لە هەولێرا و 13 ساڵ هەر لێرەمە چ شتێکی هەولێر زۆر بەلای تۆ سەرنجڕاکێشە؟ لێرە
والله طبيعتك خوشة يعني مقصد هوي دوري هوليري خوشة خوش ترى يعني باشە چ پیشەی تۆ بلي کاروباری ڕۆژانە بەچێوە خەریکی شركك من هي مجالي كاري خدكم يعني مجالي صيانة تجهيزات طبية كاردكم شركك من هي ئەوانە خێزانی تۆن لەوبەر بلي باشە خەری و بڵێم ئەو ڤیددیۆی ڕابگرێ بەس مادەم خێزانی تۆیە مشکلە نییە وەرە بزانم کوڕە جوان تۆ وەرە ئەوەندە مێ پێشەوە بەس بزانم تۆ ناوت چییە؟ بهزات بەهزات؟ محمد كلش باشە بەهزات و هەر بخۆت وا قۆز و جوانی؟ زۆر باشە پۆلی چەندی؟ ببينجا پۆلی پێنجی؟ دلێت تا بچی خۆشە؟ بطوب بە تۆپ؟ باشە شتێکی خۆشم پێشکەش ناکەی؟ ها شتێکی خۆش بۆ من پێشکەش ناکەی؟ سترانێکی بۆ من بێژە دێ بەسەرهاتێکی بۆ من ڤەگێرە نازن نازانی؟ هیچ نازانی؟ خوش نية مش نازن باشە حەزەکەی کە گەورە بی بچی؟ دكتور مهندس کامیان؟ مهندس مهندس؟ مهندسی چی؟ اي تجهيزات طبية چی؟ اي أجهزة طبية باشە هەر تۆ بۆ خۆت وا بێدەنگی؟ نعم نا هەستەکەم باش کوردیەکەی لە من تێناگا أنا باش تدقي قصيته أنا هر باش أنا باش تدقي ئەی باشە وەرە بزانم بۆ چێندە قسەم بۆ ناکەی تۆ؟ نازن باشە ئەگەر من هەڵبژاردنت پێ بدەم لە بینی دایک و باوکت کامیان هەڵەبژێری؟ هردو هەردووک؟ ئافیا دەستەکان خۆش بێت چکە منە بە فەرق و جیاوازی بکەین لە بینی دایک و باوکمانەوە نیە؟ باشە دەستەکان خۆش بێ خی گەورە دایک و باوکت بۆ تۆ هەر بهێڵە ئیشەڵا تەمەنیان درێژ بێ سلامت بسر شاوا زۆر سپاس باشە بەم پرسیارێک لێەوە بکەم ئەگەر زانی تانۆ کاتاب نەخاون خەڵات و ناوی تۆ چی بوو؟ کاک بەهزا دیژ ناوێ خێنی نێوتی ڕوو پشکەوە بۆ ئەو خەڵاتانی کە لێرن باشە؟ یاڵا ئەڵێت ناوی بەرزترین لووتکەی چییە لە جیهاندا چییە؟ یعنی بەرزترین لووتکەی چییە؟ شيا مقصدنا شيا كان هلا أوروبا إيفرست شيا إيفرست هر بلنترين شيا إلى الدنيا يعني مامۆستا تۆ زۆر زیرەکی دەستەکانت خۆش بێ زۆر سپاس وەڵامەکەت ڕاستە سلامت بسر شاوا دست خوش خۆش بێگەر هاوکارانم خەڵاتەکەم پێ بدەن وەرە بزانم کوڕی جان تۆ حەز لە خواردن چ جۆرە خواردنێکە وەرە لای منەوە بۆستە بيتزا ها؟ بيتزا بیتزا باشە من ئێستا پێ ئەدەم تۆ توانی بە بڕی 15000 بۆ خۆت خواردن داوا بکەیت و خۆشترین پیتزا و خواردنی فاسفوت و هەر جۆرە خواردنێک بتەوێت لەوێ هەیە باشە؟ ئەپی لە زووە تۆ دەتوانی بە بڕی 15000 دینار خواردن لەوێ داوا بکەی باشە؟ و هەروەها ئەوە سکیچەرە لە کیدز باگە ئیتر بۆ کچەکەت بێ بۆ کاکە بەڕێزە بێ ئەتوانی بچی وەری بگری هەر لە ناو فامیلی مۆڵە هلا فهميو دست خوش دەستی ئەوش خۆش بێ وي زۆر سلام سپاس مەمنون دەستەکانتان خۆش بێ زۆر سپاس بەخێراتە سلااوت لەبێت سلامت به خودش راضی بید ممنون خۆدێشتە ڕازی بێت ئیشەڵڵا هەر ساخ بێت حاڵێتە؟ الحمدلله زور باشم سلامت بیم ئیشەڵڵا ناوی تۆ چییە؟ امیر ارسلان کاک ئەمیر چۆنە سەردانی فامیلی مۆڵت کردووە؟ چی ئێوەی خڕ کردوتەوە لێرە؟ والله فامیلی مول خو راستی مرو بیت حولیره بیت چیتا درک مرتب و سر و برده تا فامیلی مول جکه که زور خوشه اوش میوان مهبون هم هاتی نیره مگوده کاتا که خوش بین سری هاتی نیره زور عبدال مشه ئیشەڵڵا هەر بەدڵتان بێ لەگەڵ مانگی ڕەمەزانە چۆنی؟ والله الحمدلله زور خوشه هیچ یعنی چه قصوری نینه تین و برسی الحمدلله هیچ نیه از که دو مانگه دی او بید آره والله اگه او بید ئەگەر ڕۆژ کرد بێت و فێنک ببینی او بید او لەسەرەوە تایمە چه قصوری نینه باشە ڕۆژانە بچیوە خەریکی؟ والله روزانه خریکی چینه بیان شوه هم نان وین حتی نویج بیانید کن حتی پاشیوه خود خوین و نویج بیانی پاشاندین وین حتی دورو برای 11 بود نویج نیوران ده هستینه و عصرش ده چین دوره که ناو شاریله ده این تشتکه بید بو بربانگی ده کرینو ده هی نوه الحمدلله ئیشەڵڵا خی گەورە ڕۆژ و تاعاتی هەموو لایەک قبول بکات لەگەڵ ئێوەش همو بسلمانا انشاءالله قبول بن باشە شتێکی خۆشم بۆ ناگەڕیتەوە تۆ؟ وەکو چطور چه سەرهاتێکی سەر بەسەرهات بێ نوکتە بێ
ئەگەر دەنگی خۆشە نا والله او قانه زورا نخوشه مو لە پشتەوەڵێن ناوەڵە نه زورا نخوشه آره باشە والله شتێکی خۆشم بۆ بگەڕەوە پێشکەشم کە نوکتە بێ بەسەر هادوێ چه بیشم والله وی گاوه بیرا من زورال چه تو اینه تا بابا چه تو والله وی گاوه ابو من نهید بڵە ئەو گوڵانی کێە و والله و ما اینا دیگه خو اینا بینه و نام مت خاله من هاتی میوانه دی چی تفدر و جواب شود چی دی بین فروکه خانه همه دیگه هاتی بله دیگه خوبتن او من دال خواهاتی نه باشە دێتەوە بۆ ئێرەوەنیە بله چوی چرخه که نو مولله دنو دیگره نو ایرایش زۆر باشە دەستەکان خۆش بێ خوا بەخێر بێن سلامت بی و ڕەمەزان بەڕێ ئەەکەین گەشتینە نیوەی هەتاوەکو ئێستا هیچ کەسێکی عاجزت کرد بێتەوە خود حتی استانه هندی بیرام ته و بیرام نهید من کس عجز کرد بید بیرام نهید تا کەس تۆ هەیە توی عاجز کرد بێ بۆ نمونە تۆ گەردەنیوی ئازانەکەی خود بیرام لوش نهید تا به دلیا کسی به نکردی حتی نو که کسیش به دلیه من نکرده بو کرد دڵە سافە الحمدلله الحمدلله باشە دڵی تۆ بەبوونی چ کەسێک خۆشە لە ژیانت والله دل بن بونا خزم کسید من کل دوره خر و بین زور کیفا من زور پندیتیدن دل من ود بیته و به ینی لەگەڵ عیلەکەت و خێزان آیله خو زور هم همون گاوه زور لکم تبینه و خاص رمضان جاره هر یه های اود میوانداری که بربانگه گیده چه کد بابا ماما خاله خر لکرد بینه و بربانگا پیگ ود خوین ئەوەها ژیان لەگەڵ خێزان و لەگەڵ عیلە و لەگەڵ خزم و کەس تامێکی تری هەیە وەک لەوەی کە تۆ خۆت لە هەموو کەسێک بە دوور هر زور زانی بشر مخلوقه که کومالاتیه یعنی های چه بیه که کومالاتی بیتن بطن منزوی نیه بەتەنیا بەس بخوا باش آره والله مثلا که بس خوده بتنش تنهایی بس بو خوده بەس خۆش بەتەنهایی ڕاهاتووە گەرنا مرۆڤ بروف زانی چیه گلک و می گلی بیاوید خزمو کسید می چوه در و طبعا احتمالش جیانویری گلک خوش بید بس ده نوه بین صبرامن آهید چه کس ناسیا رو خزمو کس نینه که تی نفیره یعنی بین طامکا دیاد تی دایره و خلکیت بینم پیگ و دانشتن و وكو قلت نمونه او شبه في الطريق تقريبا هم 30 نفر بيك بابوين اري والله چیتان خوارد بۆ والله بيتنا خوش چوينا ميوان بوين چوينا رستورانت وجا مشكل بقى عافێتان بێ نوێشی گیانتان بێ لە لەشتان خۆش بە ئینشەڵڵا باشە با من پرسیارەکەت لێ بکەم خدمات دوما زانیت خەڵاتت ئەەکەم نەتزانی من و تۆ پێکەوە چاڵنجێکەکەین باشە هيفيا خده هێویا خودێ بڵە ئەڵێت لە چ سوورەتێکی قورئان باسی مێش و مەگەس کراوە مش ومجاز وده كسورة نمل وده اوي مش ومجاز يعني بيشي وده او نظانم ولا راستي نا باشە با من ئاسانکاریت بۆ بکەم دوو هەڵبژاردەت پێ ئێدەم باشە سوورەتی یاسین سوورەتی بەقەرە وده از ده ياسين اختيار كم یاسینێ دێ اختیارکەی بله ئێستا من چلتا بکەمێ نبيعو نابیا هاي بنسيبي والله هذا اتصالات في زحمات بي سوالی من زەحمەتە من. وڵی سوالی من زۆر بسەناهیە والله هذا ابو منه بزحمة لە پشتۆ قسەی بۆکەن کێشەنیە قسە بکە کێشەنیێنە ناساییە باشە با من و تۆ پێکەوە چاڵنجێک بکەین باشە هذا تعلم برافا من لە تۆم والله بردەوە هذا برافا بڵا شحنە مۆبایلی خۆ بله شەحن بله شەحنی مۆبایلە خۆ بله ڕێژێ بدەقیقی إيه. چەندە نيكا دقيقي تحسبوا من تبي حفتي وحاف حفتي وهاج بيت هەفتا و حەفت و هەفتا و هەشت حسبوا من
لەو دووە وەری ئەگرم باشە لە بینی هەفتا شەتاوەکو هەشتا وەری ئەگرم چکە گفتوگوی خۆشمان کرد پێکەوە نا بینی هەفتێ پێنج و هەشتێ وارگرا هەفتا و پێنج بۆ هەشتا ئۆکێ بلا ببینین هەفتا و پێنج بەس ئەگەر هاوکارانم ڕێک وەڵامەکەشت دروست بوو دەستەکانت خۆش بێت تۆ ئەم جارە لە منت بردەوە ئەوە سعاتێکە من تەماشای مۆبایلێ ناکردی سەعاتێکە سێرت نەکردو ئابەت نە تەلەفۆنم کردیە نە تەماشام کردیە زۆر باشە ئارێ وەڵڵا دەستەکانت خۆش بێ زۆر سپاس مەمنون دەستەکانت خۆش بێ تۆ لەلایەن هۆم ئستەمبوڵەوە بە بڕی 25,000 دینار بووی بە خاوەن خەڵات هەر لە دەرەوەی لە ناو فامیلی مۆڵ تۆتانی بچی بازاری خۆت بکەین زۆر مەمنون موفق بن ئینشاءڵڵا زۆر پێ خۆشحاڵ بین سەلامەت بی زۆر سپاس مەمنون سەرچاو سەرچاوەکانم جەماعەت ئەم جارێکی تووشی مایکە سوورەکە بوو چۆنی ئەحوالی جەنابتان باشن زۆر سپاس دەکەم یاخوا باش بن عزیز زۆر سپاس مەمنون لە پرۆگرامی مایکە سوورەکەەوە لەگەڵتین ناوباگی مایکە سوورەکەت بیستە خۆ بەڵێ زۆر بەخێراتە عزیزم سپاس ئەگەر تو خۆت زیاتر بناسیێنی بۆ بینێران بەڵێ ئەمە هونەر سەلاح مامۆستام لە زانکۆی جیهان لە بەشی هونەری ساڵانێکە خزمەت دەکەم لە بواری میوزیک و دیار هەر لە ئایلەکی هونەریشین بەڵێ برێکی برای چێمە ئەزە برای چێنیمە وەڵای برای مامۆستا هەڵبە سەلاحی هەردی سەلاح هونەرمەند هەرێم سەلاح بەڵێ لەگەڵ مانگی ڕەمەزان و ڕۆژ و دەوام و دەرس و ئەوانە چۆنی لەخوای بەزیاد بی شکر بۆخوا زۆر باشم الحەمدلله هەرێ والله لەلایەن من ئەو ساڵ باش دەڕوە لە ساڵانی تر داوامان زۆر بوو تۆزە ماندوو دەبووین بەس ئێستا و ساڵ داوامان تۆزە کەمتر کراوەتەوە لە بۆ من ئاسانترە بەڵێ ڕۆژ کوردە و جەویش ساردە و ئەو ساڵ زۆر ڕەمەزانش تایبەتەوە ڕاستی باشە چۆنە سەردانی فامیلی مۆڵت کردووە کە شوای فامیلی مۆڵت بە چۆنە بەڵێ وڵا فامیلی مۆڵ جێکی خۆشە دیارێک دوو برادری تایبەتم لێرە هەنا هە برادری منداڵی من هاتم سەردانی چوام بکەم لە ڕێگاش تووشیەوە بووم زۆر سپاس مەمنون باشە شتێکی خۆشم پێشکەش ناکەی شتێکی خۆش وەکو بەسەرهادیان وەکو چ شتێک گۆرانیە گۆرانی ئاخر لێرە وڵای لەوانێت تۆزە ژاوە ئەگەر حەزم دەکرد خەمیەوەت نەبێتەوە بەڕاستی باشە چ بێژین بادنی دەڵێت چ بێژین بەدلێتە تۆ بەبێیتر نێوان من و تۆ عشقت ئاگێرە و پەیمانت دێرۆ تۆ بۆچی هاتووی چیت لە من داوێ هاتووی تا دیسان دڵ بە دوات کاوێ دەستەکانت خۆش بێ زۆر سپاس مەمنون باشە با من پرسیارەکەت لێ بکەم ئەگەر زانیت ئێمە خەڵەتی تایبەت پێشکەش بۆ تۆکەین باشە ئەدەگە نەمازانجی خۆ عقوبەتی دانیە چاڵنجەکەکەین پێکەوە باش باشە تقریبا کەمێک هونەریە یادەوەری پاسکیلێکی کەرکووکی بەرهەمی چ شاعیرەکە اختیاراتمان هەیە اختیاراتت بۆ بکەم باشە لە بینی شێرکۆ بێکەس و بەختیار عەلی کامیان هەڵەبژێری شێرکۆ بێکەس و بەختیار عەلی مامۆستای گەورە و هەمیشە زیندوو شێرکۆ بێکەس بەڵێ دەستەکانت خۆش بێ وەڵامەکە زۆر ڕاستە گۆرانی پێشکەش کردم و وەڵامەکەشی زانی دەستەکانت خۆش بێ زۆر سپاس مەمنون زۆر بەخێراتن ئێوەش دووبارە هیوادارم هەر لە کار و چالاکی دابن و دڵی خەڵک خۆشکردن زۆر سپاسان دەکەین دەستەکانت خۆش بێ گەر هاوکارانم خەڵاتەکەم پێ بدەن باشە تۆ حەزت لە چ خواردنێکە عەفو یەک دەقە ببورە لە شفتەیە ئارێ وەڵا بە دەرەجەیەک شفتە بێجگە لەو حەزم لە بریانی شێ بەس بریانی یعنی دەبی وەستای خۆی هەبی وەستای خۆی هەبێ باشە تاوا دەستەکانت خۆش بێ تۆ ئەپی لە زووت هەیە بەڵێ هەتا باشە زۆر باشە
تۆ ئەتوانی لە ڕێگەی ئەو سکانەوە هەم مینوەکەی ببینیت و بڕی 15,000 دینار ئەچێتە سەر حیسابەکەت تۆ توانی بە فری بای 15,000 دینار خواردن داوا بکەیت و بە خێراترین کات شەگاتە بەردەستت و هەروەها لە فامیلی باربێر هەر لە ناو فامیلی مۆڵات توانێت بچی تراشێکی جوان بکەی دەموچەی خۆ خاوێن کەیتەوە ئیتر ئەو شتانی کە پێویستم بە ئەدەواتی پیاوانی جوانکاریەوە لەوێ هەیە وەختەکەی باشە جژنەمالی نزیک بوویتەوە نیە دەستان خۆشبی زۆر سپاسان دەکەم هیوادارم هەستەر کەوتبوون برادرانیش هەر ماندوو نەبن و کەناڵش جوانە دیمە بەڕاستی هیوادارم هەروە ناو دڵی خەڵکدا بێت دەستەکانت خۆش بە زۆر سپاس بەخێراتی من خۆشحاڵ بووم زۆر سپاس مامنن دەستەکانت خۆش بە زۆر سپاس مامنن بینەرانی دیمەن تیڤ من بەم شێوەیە هاتمە کۆتایی پرۆگرامی ئەمڕۆی مایکە سوورەکەم بە هیوان بەدڵی هەموو لایەکتان بوو بێ سفرەخوانی هەموو لایەکتان ڕازاوە بێ هەتاوەکو پرۆگرامێکی تری مایکە سوورەکە بمێنن هەر شاد بن